بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. ئەسڵامو عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. بەڕێزان، بۆ هەڵقەیەکی تری ڕێوڕەسمی شارستانی گەیشتینەوە خزمەتتان. هیوادارم هاوڕێیمان بکەن. ئەمجار حەوادسێکە لە کۆمەڵگای ئینسانیە بەبێ ئەوە ئێمە ئامادەگیمان بۆی بێت پێشتێن و هەموو شتێکی کۆمەڵگا بە دوای خۆیانە تووشی کێشە و گرفت و تێکەڵاوی و سەختی ئەکەن ئەخەینە بەرچاو و ئەرکی شارستانی خۆمان وەکو شاروەندێک ئەبێ چۆن بیگرینە ئەستۆ باسی لەکەین. لە ژیانی ئێمەدا حەوادسێکن کە بەبێ تەوەجوو بە ئێمە ڕوو ئەدەن و ممکنە ئێمە ئاگامان لێنێ و هەر ئێستا ڕوو بدەن و هەموو بەرنامەکانی ئێمە و کۆمەڵگا تووشی گرفت شێویان و سەختی بکەن. بۆ نمونەی ئەو حەوادسە ئەتوانین ئشارە بکەینە بوومە لەرزە، هاڵا و سەیلاو، ئاتەشفشان و حەوادسە تەبیعیەکان، وشکە ساڵی و شەڕ، بوحرانگەلێکە لە حەوزەی کارەبا و ڕێگەوبان و زبڵ و ژیانە و ئەنەرژیا ڕوو ئەدەن و لەم قەبیلە، یا گرفتێلێکی خانەوادەگی ممکنە بۆ ئێمە پێش بێ و لە ئاستێکی بچووکەوێ بەڵام چواردەورەکانمان بتوانن یارمەتیمان بکەن. بەڵام لە گرفتە گەورەکانە کە هەموو کەسێک گرفتارەوێ و هەموو کەسێک وەکو یەک ئاشفتگی ڕووی تێکات، ممکنە ئێمە نەتوانین ئەو ئینتزارە لە چواردەورەکانمان هەسمان بمانمێنێت. کاتێکە ئەو حەوادسە گەورە لە ڕوو ئەدەن، ئاوارەبوونی بنەماڵەکان لە ماڵیان، نەمانی خۆراک و پێداویستیەکانی ژیان، سەرما و سۆڵە و گەرما و نەبوونی ئاو و نزافەت و بێهداشت، لیباس و پۆشاک سەختیەکی عەجیب و غەریب تێرێتە بەرچاو. نەخوازەلا کاتێکە مردنیش ڕوو ئەدا و نەخۆشینیش دەست پێیەکا و خەڵک تووشی دڵە ڕاوکە و ئسترس و ورە ئەون و بەشک و نەبوونی مەنابعی تەبیعی و مەحدودیەتی مەنابع و ترس لە تیاچوون ئەخلاق سست بکا و ئەواتفی ئینسانی بەرەو هەیەجانە خەتەرەکان وەکو ترس، وەکو ورە هەڵبوڕێ و ئینسان ئەخلاق ژێر پێ بکات. لەم کاتەوە ئێمە وەکو ئینسان ئەبێ چاودێرێکی خۆمان بکەین کاتی ئەوە نییە ئەم شتانە حەیوانیەتی ئێمە مجاز بکات. هۆشمان بێت جیاوازی ئینسان و حەیوان نییە لە ئارامشە، بەڵکو لەم کاتە سەختانەدا ئەبێ بەرگری خۆی حەیوانیمان یا ئەو بەشەی کە فرۆید پێیەژێ نەهات بکەین، یا ئەو بەشەی کە نەفسی ئەممارە دەستوری ئەدات، بەشک و بتوانین شارستانی تر ڕەفتار بکەین. ئینسان ئەواتفێکی هەست کە ئەتوانێ خودخواهی بکات، بەڵام کاتی خێرخوازیە. تاریخ نیشانی داوە ئێمە ئەتوانین هاوکاری بکەین، حەیوانات لە هاوکاری دوورن. ئێمە ئەتوانین بە وەسیلەی عەقڵ کە حەیوانات نێسیان تەدبیر بکەین. ئێمە باوەڕە عەقیدەیەکانمان ئەشێ بنینە لاوە و باوەڕێکی ئینسانی هەڵبژێرین بۆ کەسەی نییە لە فەرهەنگی ئێمە و یارمەتی داوا ئەکات، یا ئەگەر باوەڕی عەقیدەیمان هەست باوەڕمان بێت کە خوا ئەجر و پاداشی یارمەتی کاریمانەداتوە. ئەبێ قەدرزانی و قەدرشناسی کە حەیوانات نێسیان وەکو قەدری نێعمەت و قەدرزانی لەو کەسانەی کە ڕۆژی خۆی یارمەتیکاری ئێمە بوون، ئێمە بۆ یارمەتی ئامادە بکات. ئیتر چارەسازی و یارمەتیکاری کاری ئەسڵی ئێمەس لەو کاتەوە کە لەبەر درێژەنەدان بە قسە کۆتایی پێێنم. ئینسانبوونی ئێمە بە معنای ئەوەیە کە ئێمە عەواتف و عەقلانیەتمان بخەینە کار و بەڕوویەکی ئەخلاقی و وەزیفەیەکی تازە بۆ خۆمان تاریف بکەین تا بڕۆینە یارمەتی ئەو خەڵکە و لێیان قۆمیاغە تا عەداڵەت
ئازادی و معنەویەت لە بینیانە لە بین نەچوات و سەختی و کەسەر ئەوان لە ژیانی شارستانی ئەو نەدوور نەکاتەوە کە ڕوویەی حیوانی خۆی نیشان بدات. ئەم کاتانە کاتی عشقوەرزین. عشقوەرزی یعنی لە ڕوویەی عاتفیوە و بە مرتاحیوە ئێمە بەشێک لە توانا و مەنابعمان وەکو پوڵ و پارە و کات و دڵسۆزی سەرفی کەسێکی تر ئەەکەین کە بەبێ بەرانبەر بۆ ئەوە ئەم کارەی بۆ ئەەکەین باشتر خاستر و سوکتر ژیان بکات. ئەم کاتانە کاتی ئینسانیەت و معنەویەتە. مامۆستا هەژار باسێکی هەیە لە چێشتی مجیوەرە باسی سەردەمێکە کات کە تاڵان کراون و لەو کاتی تاڵانەوە کە خەڵکێک هاتوونە سەر ناوی گوند و دیەکەی ئەوان و خەڵکیان ڕوت کردووە تا حەدێک چوون سیپاڵی ژنەکانی چیان بردووە. بەڵام لەو کاتەوە باس هەم جوامێریان تیا بووە و ئەگەر سیپاڵیان بردووە تماشای ناموسی خەڵکیان نەکردو و وتیانە ئەوە من چاوم قوچی سیپاڵەکانت بە و بیدە بەدەستمەوە با من دەرچم. من نازانم ئەو شتانە چۆن ئەبێ باسی لێ بکەین. ئەم کاتانە کاتی جوڵەی معنەویەت و ئەخلاقە کە بە شێوەی عشقوەرزی خۆی نیشانەدات. عشق بە معنەویەت، عشق بە ئەخلاق و ئینسانیەت کارێکە کات ئینسانی مەدەنی لەم کاتەوە لەو پێداویستیانە کە پێداویستی خۆین وەکو دڵسۆزی وەکو میهرەبانی بەشێک لەو شتانەی خۆی وەکو کات، عۆمر، پارە، خۆراک ببڕێ و بیدا بە کەسێکی تر بۆ ئەوە ئەویش بتوانێت ژیانێکی باشتر بکات. ئەم کاتانە ئەگەر تاڵترینەکەیانوێت کە شەڕە و حادسەیەکە بەدەستی خۆمان دروستمان کردووە ئەرکی مەدەنی باعسەوێت ئینسانە مەدەنیەکان لە شەڕە بێژن شەڕ هینی شەڕکەرە نەکینی پیر و ژن و مناڵ و دانیشتوو کە لە شەڕە بێدەسەڵاتن. هەر بۆیە شەڕی جوامێرێل تەکی شەڕی ئینسانی ناجوامێرە جیاوازە. ئینسانی جوامێر بە گوندەکان، بە ماڵەکان و بەشک و بە ئەسیرەکانی شەڕ ڕەحم و بەزەیی ئەکات و ئازاریان نادات. لە شەڕە کە حادسەیەکە دڵخوازی هیچ کەسێک نییە ڕوو ئەدات وەختی ئەوەیە کە ڕێوڕەسمی شارستانی لە ناوی ئێمە خۆی نیشان بدات و بە یارمەتی ئەوان بڕۆین لەبەرە بۆ ئیجادی سڵح و بۆ لاوردنی وڕەکانیان و لەو دوا بۆ جوبرانی خەسارەتەکان و بۆ یارمەتیان بۆ چاکسازی و پاکسازی وڵاتەکەیان. ئەگەر تماشای ئەو حەوادسانە بکەین کە بەبێ چاودێری و لە خۆوە ڕوو ئەدەن و جامعە دووچاری گرفتەکەین ئەتوانین وەکو فرسەتێکی شاروەندی کەڵکیان لێوەربگرین. ئەوانە جێگەیەکن بۆ پەروەردەکردنی ڕۆح و ئەحساساتی ئینسانی، یعنی بۆ حفزی نەسڵ و عەقڵ و ماڵ و ژین و دینی خەڵک کە ئەتوانین بەبێ لایەن واردی بووین و بە یارمەتی ئەوان خۆمان و ئەوان پلە بە پلە بەرزکەینەوە. ئەو حەوادسانە جێگەیەکە بۆ پلەیەک ئەسەرچوون لە چەند باوەڕگەلی ئەعتقادی، باوەڕگەلی ملی، باوەڕگەلی نژادی و باوەڕگەلی جۆرافی و بەڕوویەکی ئینسانی وە کە ئینسان کەرامەتی هەست ئێمە وارد بووین و بەبێ جیاوازی یارمەتی خۆمان بە خەڵکی لێقۆماو بگەێنین. ئەم جێگایە جێگەیەکە بۆ تەمرینی شاروەندبوونی جیهان. هەر ئینسانێک وەک لە پێشوە وتومانە ئەتوانێت ماڵداروێت، دێهداروێت، شارداروێت، کشوەرداروێت یا جیهانداروێت. ئێمە هەوڵ و تەقالامان بۆ ئەوە بوو مناڵەکان و خۆمان ئامادەی شاروەندی بکەین لە جیهانێکی زۆر بربەڵاوە. ئەگەر لەم جۆرە وەختانەوە کە خەڵک لیان قۆمیا و جیاوازی فکر و عەقیدە و نژاد و ڕەنگ و پێس و زێد و مەکانیان لە ئێمە جیانەکاتەوە ئێمە بتوانین بەڕوویەیەکی ئینسانی وە جیهانی وە خزمەت بکەین. ئەوێتە هۆی ئەوە فێری نەرمش، خێرخوازی، جوامێری و ئینسانیەت بووین
و ئەم جێگە لە جێگەیەکە بۆ ئازمموی ئینسانیەتمان. ئێستا کە ڕەمەزانە و ئێمە زۆرێ لە نیازە عادیەکانی 11 مانگمانمان تعتیل کردو و تەمرینی ئەەکەین کە بتوانین لەویانەوە ڕۆحمان بەرزکەینەوە، کاتی ئەوەیە کە تەمرینی جوامێری و جوانمەردی بکەین و لە بەرەکەتێلی مانگی ڕەمەزان وەکو سەرفترە و پیاوەتی دەستگیریەک بکەین لە هەژاران. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.